پێش لەوەی کە بیر لە هۆلیوود سمایل بکەینەوە ئەبێ ئێمە بیر لەوانی تر بکەینەوە کە نەگەینە ئەوەی هۆلیوود سمایل بکەین. دکتۆرە سڵاوە لێبێت کاتێک دانمان جوان نەبوو، جوان دەرنەکەوت لە کاتی پێکەنینە، پێویستەکە یەکسەر بچین هۆلیوود سمایلی بۆ بکەین؟ بەخێر بیت، زۆر سپاس بۆم چاوپێکەوتنە. ئەمە دەرفەتێکە بۆی بۆ خەڵکەکەی ڕابگەێنین کەوا شرتنی هەموو کەسێکە دانی ڕێک نەبوو یان دانی ڕەنگی جوان نەبوو یان شێوەکەی بەلاوە جوان نەبوو یەکسەر بیر لەوە بکەنەوە کەوا لە دانیان بگیرێت و دوای هۆلیوود سمایل بکرێت کە شتێکی بڵین ڕاستەقینە نییە کە هەموو کەسێک بتوانێت لە ڕێگەی ئەوە چاکیکە. ئەکرێ گەر تۆ ڕەنی دانەکانت ناشرین بێ بیر لەوە بکەیتەوە کە سپیکردنەوەی بۆ بکەیت، کە پاکردنەوەی بۆ بکەیت، کە شتێک هەیە پێوترێ بلیچین، ئەوە هێشتا باشترەوە لەوەی کە تۆ شتێکی دەرەکی بخەیتە سەردانەکانت کە ئەویش هۆلیوود سمایلە کە بە چەند شێوازێک ئەکرێت. شێوازی ڤینیری هەیە، شێوازی لوێنیری هەیە، شێواز هەیە کە وەکو کیفەکرێ بە سەردانەکانە کە ئەمانە هەمووی زەرەرێک لە دانەکەیە لەبەری تۆ طبقەیەکی تەواو لە دانەکە ئەگریت و لە دواییشا لە دوای چەند ساڵێک بڵین زەرەری تری بۆ پووکە بۆ بۆنی ناودەمە بۆ شتی تر دەرەکەوێت. من خۆم کە پسپۆڕی ڕاستکردنەوەی دەدانم. هەندێک کەس هەیە لە مناڵیەوە ئەتوانرێت چارەسەری خواروخێکی دەمودانەکانی بکرێت، یعنی ئەگەر دایکان و باوکان لەوە تێبگەن کە مناڵەکانیان پێویستی بەوەیە کە سەردانی دکتۆری پسپۆڕی پێ بکەن کە وابزانن نەخۆشیەکانی چییە، بزانن کە چۆن چارەسەرەکرێت لە مناڵیە بۆی نەگەنە ئەوەی کە لە دوایی یادانەکانیان زۆر ناڕێک بێت و کە چارەسەرەکەیان تەنها هۆلیوود سمایل بێ. ئەمە بەشێکە کەواتە لە مناڵیەوە بێت دەستکرێ بەوەی کە مناڵ شارەزا بێ لەسەر چۆنێتی شتنی دانی، چۆن ئامۆژگاریکردن لایەن دایک و باوکەوە بۆ بڵین مناڵەکانیان کەوا ڕادەی شیرینی کەمکەنەوە کەوا چۆن بڵین ئاگاداری دانەکانیان بن و لە دوای ئەوەش دایکان و باوکان کەوا هەموو بەیناوبینێک 6 مانجارێک یان لە کاتی کەوتنی دانەکان و هاتنەوەیان ئاگاداریەوە بن ئەگەر دانێک بەخواری هات چۆن چارەسەر بکرێ، ئەگەر مەڵاشووی تەسک بوو چۆن گەورە بکرێ، ئەگەر کێشەیەک لە ئێسکەکانیانە هەبوو شەویلگەی سەرەوە و خوارەوە کەوا چۆن وای لێ بکرێ لە ڕێگەی چەند ئامێریکی تایبەتەوە چارەسەر کرێ کە تۆ ئەم نەخۆشە ئەپارێزی لە دوایە لە هۆلیوود سمایل کە وەکو یەکێک لە ڕێگە چارەکانە بۆ ڕێکردنەوەی دانەکان و پێدانی بڵین بەلایەن خەڵکەوە بەلای خەڵکەوەکەوە پێدانی پێکەنینێکی جوان ئەتوانی تۆ ئەوە ڕێگربی لەوە، ئەتوانی ڕێگربی لە نەشتەرگەری لە دواییە لە ڕێگەی ڕێکردنەوەی دانەکان و شەویلگە. کەواتە زۆر پێش لەوەی کە بیر لە هۆلیوود سمایل بکەینەوە ئەبێ ئێمە بیر لەوانی تر بکەینەوە کە نەگەینە ئەوەی هۆلیوود سمایل بکەین. ئەوی ژۆکو وتمان سپیکردنەوەیە، ڕێکردنەوەی دانەکانە، پاکردنەوەی دان و لە مناڵیشەوە خزمەتکردنی دان و ئامۆژگاری بۆ دایکان و باوکان.